هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە نیگەرانن لەوەی کە ساڵانە لە نزیکبوونەوە لە ساڵیادی هەڵەبجە وەفدەکان و بەرپرسەکان بە گەرمیەوە ڕوو لە شارەکەیان دەکەن، بەڵێنی گەورە پێدەدەن. هاوڵاتیەک دەڵێ خۆزگا بەرپرسەکان لە مانگی 2-3 نەداهاتن، خۆ ساڵ 12 مانگە. زۆربەی زۆری ئەو وەفدە حکومی و حیزبیانی کە دێنە ئەم شارە بەداخەوە بۆ مزایەدە و بۆ خۆ عەرزکردن و بۆ خۆنواندن و خۆڵکردنە چاوی خەڵکی و بەشێک لە هاوڵاتیانی ئەم شارەیە و ئەمانەش خەڵک لیان تێگەیشتەوە بەڕاستی هیچ ومێدێکیان لەسەر هەڵناچن. ماردین یەکەم منداڵی ونبووی کیمیابارانی هەڵەبجەیە کە لە ڕابردوودا گەڕاوەتەوە هەڵەبجە. ئەو دەڵێ هەموو ڕۆژێکی ئێمە 16 سێیە، هەر بەڵێنە و دەدێتە ئێمە، بەڵام بەکردداری بەڵێنەکان دیار نین. هیوادارین واز لە تاجەگوڵینەکان بێن و لە قوربانیەکان بپرسنەوە. هاتنی ئەوان بەڕاستی توانم بڵێم نەک ئەوەی کە چۆن بڵێ لە ئازارمان کەم ناکە، ئازارەکانمان زیاتر ئەکا بەوەی کە بەڵێنی باقوبری قێدەن و تەنها ئەو فترەی کە لە ناو شارەکە لەگەڵمانان دواتر کاچنە دەرەوە هیچ ینی بەڵێنێکی خوان نابەنە سەر. ئیدارەی هەڵەبجە دەڵێن حکوومەتی هەرێم ڕێگەمان نادات ڕاستەوخۆ داوا لە حکوومەتی ناوەندی بکەین. لەسەر گرفتی ناوچەی پیشەسازی داوایەک ئاڕاستەی حکوومەتی ناوەند کراوە، لە ماوەی 2 ڕۆژدا وەڵامیان داونەتەوە. لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە نووسراوەکە بە ساڵێک و 8 مانگ ئینجا گەشتووەتەوە هەڵەبجە. لەسەر ناوچەی پیشەسازی هەڵەبجە کە ئێمە ڕاستەوخۆ تەعاملمان لەگەڵەوانە کردووە، بە ماوەی 2 ڕۆژ وەڵامی نووسراوەکانی بەغدامان بەدەست گەیشتۆ و بۆشتمان نردوونەتەوە، بەڵام لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە کتابەکە بە ساڵێک و 8 مانگ ئەگاتە لای ئێمە و دواتریش بە ئێمە ڕاگەیەنراوە کە نابێت ئەو جۆرە کتابانە بکەن. ئەندامێکی پەرلەمانی عێراق کە بەشێک لە چین و توێژە جیاوازەکانی لە مۆنومنتی هەڵەبجە کۆکردبوویەوە، ئەو دەڵێ لەگەڵ دامەزراوە فەرمیەکان کارمان کردووە لەسەر کێشەکان، سەرقاڵی لێپرسینەوەی لە چەند بەرپرسێک لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە. وستومانە لەگەڵ سەرۆک وەزیران لەگەڵ دائیرە ڕسمیەکان لە ناو پەرلەمانە ئەو کارانە بکەین، لە میدیا نەیکەین بۆی بوعدی سیاسی وەرنەگرێ، وستومانە لە کەناڵی ڕسمی خۆیەوە بیوروژێنین بۆ ئەوی کە چارەسەر بێت ئینشاءڵڵا. کردومانەوە لە بەیان لە باسی چیەکەم ینی خەریکین لە پەرلەمانەوە بە یاسا و جوڵاندومانە بە لێپێچینەوە لە سەرۆکی زیندانە سیاسیەکان جوڵاندومانە بە قسەکردن لەگەڵ سەرۆکایەتیەکانی عێراق. حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژی سێشەممە 23/2/2021 بڕیاریدا لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکاندا جیاواز لە ساڵانی ڕابردوو بڕی 30 میلیارد دینار بۆ ئەنجامدانی ژمارەیەک پرۆژە لە هەڵەبجە تەرخان بکات. ئەم هەنگاوەش بەڕای پارێزگاری هەڵەبجە هەنگاوێکی گرنگە و هەڵەبجەش وەک پارێزگاکانی دیکە بودجەی تایبەت بەخۆی لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ دابین کراوە. ئەوان هیواخواز بوون هاوکاری زیاتری هەڵەبجە بکرێت لەلایەن هەردوو حکوومەتی ناوەند و هەرێمەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.